هاوڕێیان ئەو کاتە چەند گوتەیەکی کورت ئەوڕۆ پارێزەرێک سەر لە نوێ بردرا ئەشکەنجە درا ڕفێنرایە بە ئەشکەنجە درایە و سەری دراشایە ئەوە مێژووی کۆنی هەیە هەر لە دوای ڕاپەڕینەوە ئەو دیاردەی بارەگا سوستان هێلکەوت تەماتە بارانکردن مەسەڵەکەم کەس ئەوەم بێتەوە بیرم سامی عەبدوڕەحمان وەی لێکرا لە دهۆک سەرۆکی پارتی گەل بوو وەی لەگەکرا جەمیل بەرواری وەی لەگەکرا کەمالی سید قادر لە هەولێرە وەی لەگەکرا جگە لە دەیان بەڵتەچی بوونی تری پارتی بارەگا سوستان لە هەولێر و سلێمانی و دهۆک هەموو زادە یەکە هاوڕێیان ئەو شتانە نیە هەموو زادە یەکە پارتی بە سەدان بڕوا بکەن 2-3 پارتی کادیری هەیە لە سۆسیال میدیا لە ناو شەقامەکان لە سوکاتی پێکردن لە مەعاش پێدان بنووسین تاوەکو نییە گوایە بەو شێوە ئەرهابیە جوێندان خەڵکی دەنجی ناڕازی بکەنەوە هەر لە بەرهەندێ دەبین هەر خۆپیشاندانێک دەکرێت بیسی بەڵتەچی پارتی خڕ دەبتەوە و لە زۆربەی شەقامەکانیان ئەو بەڵتەچیانیان چاندیە بۆیە ئەوە کۆمیدیایە کاتێک دندرن دایانگرنی ئێکاچ خۆم ئەنگۆ وەکو حزب لە پشت ئەوە بوون بە شانازیەوە هێمن بنەسلاویان سەرسفر کرد ڕوانی ئەو دێگەڵەیان کرد شانازی پێکرد ئێ بێگومان کادیر و ئەندامەکانیش دووە دەکاتن تۆ حزبك ئەوە پەروەردە و ئەخلاقت بی ئێ بێگومان ئەوە دەپەرتەوە لە بە هەندێک دەبینی دەچن بە سیارەی بەسە گەنجێکی زانکۆ دەکەون ئێتریەکە ئێستا ببوورناوەکە هێم نەبیستەوە شەهیدی دەکەن بە گولە دەچن لە دەیان چیرۆک لەو هەولێرە ڕوویدایە یەکێتی بە هەمان شێوە لە هەفتەی شوبات دیتمان چی نەکرد چەند کەسیان ڕەفاند و ئەشکەنجەدا و ئەزیێتدا گۆڕان لەو ئەوروپایی پەرلەمانتاری ئەی هاوار دەچی لەگەدە 12 بەڵتەچی سەرسەری وەکی خۆیان ئیسماعیلسیان دەڕفێنن و لە دیاتی عقوبەی بدەن لە دیات داهینابیان سە تەلەڤیزیۆنی ئەوەندە بێ شەرمن بۆیە ئێستا ئەنگۆ هەر سێلایەن یعنی نازم چۆن شەرم ناکەن کاتێک دژایەتی خۆتان بۆ دیاردەیەک دەبین و حتا هەموو ئەو خەڵکانەی ئەو کاتی ئەو پەرلەمانتارە ساقیتەی گۆڕان یاسین ئەو کەتنەی کرد مکیازیان دەکرد جوانیان دەکرد پاساویانەوە دەیناوە بێ ئەخلاق بوون لە بەرامبەر پرەنسیبی ڕەفاندن و ئەشکەنجەدان مرۆڤی جوان مرۆڤی بە ئەخلاق کاتێک خاوەن پرەنسیب بێ دەبێت دش بە هەموو دەنگ و ڕەنگێک بێ هەر یەکێک کردی کە مکیاجت لۆ کرد کە پاساوت لۆ هینا یعنی درۆزنی بۆیە هەمیان سەر بە یەک قوتابخانن لەو بوارەدا و ئەوە مێژووی کۆنی هەیە تۆ کاتێک مەسعود بارزانی مەسرور سەردەش دەڕفێنن ویدا دەڕفێنن ئەشکەنجەی دەدەن بە گولە لی دەدەن ئەو کاچ خۆم ئەو دەپەڕژێتەوە ناو ئەوەکو باوکەک چەند ئەگە خێڕی بی قوماچی بی سەتان و هەت منداڵەکانیشی ڕێچکەوی وەردەگرنەوە و هاوڕێیان من ئەوە بڵێم ینی پارتی وێشێتی ئیش لەسەر ئەو شتانە دەکەن بە قەحپە و بەگەواتکردنی کۆمەلگا ئەوە دەبینن ینی چیان لە کوردستان کردیە بە دزکردن بە بێ ئەخلاقکردنی کۆمەڵایەتی کە لە ڕووی دزی بکە درۆ بکە فێڵ بکە بێسیفەت بە و جوێندان لە سۆسیال میدیا یعنی هەرچی دیاردێ قێزەوەنە ئەوانە ناو کۆمەلگای کوردی دەچینن بۆ کۆمیدیایە دێتنە بۆ من بارزان قەساب و یان ئومێد خۆشناو دەڵێ وڵا ئێمە گرتمان ئێگەرت سبەی دوو سەر هەڵدەداتەوە لەبەرێ ئەو حزبەیت و پەروەردەی کادیرەکانی ئەوەیە بۆ ئەوە چەندەمین حاڵەتە ئەوە کادیری یەکێتیە کە دیتەن دەیان منداڵی مەسئول و بەرپرسەکانیان ئاواش سلێمانیان کردە تەکساس یعنی ئەوە ئەو ڕۆدەیگیری ئەوەی دەکەی سبەی سەر هەڵدەداتەوە لەبەر ئەو دوو حزبی میلیشیای بەڵتەچین ئەوە پەروەردەی ئەندام و کادیریان بووە کاتێک خۆش